بسم الله الرحمن الرحيم. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا إن لك في النهار سبحا طويلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا إن لدينا أنكالا وجحيما وطعاما ذا غصة وعذابا أليما يوم ترجف الأرض والجبال وكانت الجبال كثيبا مهيلا إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا السماء منفطر به كان وعده مفعولا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا صدق الله العظيم. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایشی بێپایان بۆ رب العالمین، صلاة و سلام و درود و رحمات لەسەر گیانی پێشەوای مرۆڤایەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. ڕێز و ڕەحمەت و قەدر و گەورەیی لە گیانی سەحابە و یارانی ڕەسوڵ الله بێت صلى الله عليه وسلم، وسلام و میهرەبانی و ڕەحمەتی رب العالمینیش لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بینەران و بیسەران. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەبینمەوە لە زنجیرە بەرنامەیەک لە ژێر ناونیشانی پەیامی دڵان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و سەنگین شاد دەبمەوە. لەو زنجیرە بەرنامەیەدا کەوا وەرزی یەکەمیەتی باز لە چەند تەوەرەیەک دەکەین، لەوانە باز لە تەوەری ڕاستگۆیی و ئەمانەت پارێزی و باز لەوە دەکەین ئایا بزانین چاکەکردن لەگەڵ دایک و باوک چییە و چۆنە، و دواتریش باز لەوە دەکەین گوناه و تاوان و لێککەوتەکانی چین، و ئایا هەموو کاتێک پێویستە ئینسانی ئیماندار و مسلمان نیەتی بۆ خوا بێت. بۆیە لەگەڵمان بن لەو زنجیرە بەرنامەیە لە ژێر ناونیشانی پەیامی دڵان لە وەرزی یەکەم.
وەسپاسی خوای پەروەردیگار دەکەین کەوا مامۆستایانی بەڕێز لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەشداریمان لەگەڵ دەکەن لەو زنجیرە بەرنامەیەدا و سوپاسیان دەکەین خوای گەورە پاداشتیان بداتەوە بۆ ماندووبوونیان کەوا لە ڕێگای دوورەوە هاتوون و خۆیان ئامادە کردووە و ئیستیجابەی داوەتنامەتەکەی ئێمەیان داوە. لەو بەرنامەیەدا باز لە نیەت پاچی دەکەین ئایا بزانین نیەت چییە و فەلسەفە و حیکمەتی نیەت چییە و لە سەرچاوە شەرعیەکان چۆن باسی نیەت و ئیخلاس کراوە و ئایا بزانین ثەمەرات و بەرووبوومی نیەت چییە و دواتریش بزانین سەلەفی ساڵح و پێشینی چاچی ئێمە چۆن خۆیان ماندوو کردووە بۆ ئەوەی کەوا نیەت پاک بن هەموو کات و لە دوجاریشدا کۆمەلگای کوردەواری چۆن بە نیەت پاچی دەبێتە پێشەنجی ئومەت و خەڵک و شوێنەکانی تر. بۆیە من بە خێراتنی هەریەک لە مامۆستا بەڕێزەکانم دەکەم بەڕێز با لە دەستە ڕاستەوە دەست پێ بکەم بەڕێز جەنابی مامۆستا سەید ئەحمەد پێنجوێنی و هەروەها بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی و بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە و هەروەها بەڕێز جەنابی مامۆستا تاهیر بامۆچی و بەڕێز دکتۆر خالید گەردی و هەروەها بەڕێز مامۆستا ڕزگار بێراوەیی بە خێراتنیەکی گەرمی هەموو لایەک دەکەم و هەروەها بە خێراتنی بەڕێز کاک مەلا ئەحمەدی دەنگخۆش و دەنگزوڵالیش دەکەین خوای پەروەردیگار ئەو بەرنامەیەمان لێ قبول بکات. سەرەتای بەرنامەکەم ئاراستەی بەڕێز مامۆستا خالید گەردی دەکەم و لێی دەپرسم جەنابی مامۆستا خالید ئایا حکمت و فەلسەفەی نیەت و ئیخلاس چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. طبعا ديار النية أجر وكو زاناني لغة هنا سيدة كانوا رابع إذا كان فلن كمالك واتاي هي عزم وقصد وتحول جهة يعني أوانا هم إنسان كإرادة فعلك وكرده ويشتيك دكا ئەوانە هەمووی لەو مانایەدا کۆ دەبنەوە کە پێی دەگوترێت نیەت. لە ڕووی شەرعیەوە کە ئێمە پێویستمان پێیە ئەوەیە دەڵێ ئینسان کاتێک هەوڵ دەدا شتێک بکە بەڵام بە نیەتی ئەوەی لە خوا نزیک بیتەوە ئەوە نیەت. ئەوەی کە ئێمە زانایانی ئیسلام پێویستیان پێیە کە باسی دەکەن لە بۆ خەڵک ڕوونکردنەوەی پێدەدەن. طبعاً نیەت ئەوەیە کە لە دڵی ئینسانەوە بێت. چکە زۆر خەڵکی ئەو واتایە بەڕاستی جاری وایە بە غەڵەت حاڵی دەبی. وا دەزانی تەلەفوزی نیەت دەبێ بە زمان بێ. محەلی نیەت قەلبە. حتا ئیمامی سیوطی ڕەحمەتی خوای لێبی لە کتابی ئەشباه و نەظائر دەفەرمێ ئەگەر نیەتی دڵی شتێک بوو لە عیبادەتە بە زمان شتێکی دیکەی گۆ ئەسڵ وایە هی قەلب حیسابە نەکی زمان. لێرە زۆری خەڵک وا تێدەگە یعنی ئەگە بە زمان شتێکی گۆ ئەوە ئەسڵە بەس کەسی لە شەرعداگە تەماشا بکەی ئەسڵ قەلبە دڵی ئینسان و نیەتی ئینسانەکەی بزانی مەبەستی لەو شتەیەدا بە زبانی دووپاتی بکاتەوە چی؟ زبان دووپاتی بکاتەوە ئیشکالیەتێک نییە بەڵام داعی نەکردیە. ینی بۆ نمونە ئێستا کەسێک زۆر خەڵکی لەوە تووشی وەسوەسە دەبی نیەت بێ چارکات نوێژی نێوڕانێ دەکەم عەسرێ دەکەم مەغریبێ ئەوێ هێ دەکەم تۆ نیەت بەرامبەر بەخوای تەبارەک و تەعالە قەلبت هەیە و بەرامبەر لە مزگەوت و ئەڵڵاهو ئەکبەر و کافی. یعنی ئەگەر بە زمان نەشیڵێ هیچ ئیشکالیە نیە. چکۆکو گوتمان فقەها هەموو ئیتیفاقیان لەسەرەوەیە کە محەلی قەلب نیەتی ئینسانە و ناو دڵی ئینسانە. لۆی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێ إنما الأعمال بالنيات بخاري رحمتي خوای لێبی لە صحیحەکەیدا لە یەکەم حەدیث داینەیە. ابن بطال لە شەرحی ئەو حەدیثە دەفەرمێ لۆی لەوەی دانایە واتە من قەسدی من ئەو کتابە لە بۆ خوایە هەر کەسێ لە بۆ خوای بوو با بیخینتەوە ئەگەر لۆ خوای نەبوو نەیخینتەوە تا بە لەو حەدیثە ڕادەست پێ دەکەین. ئیمامی شافعی دەفەرمێ ئەو حەدیثە ثلث علمە. ئیمامی بەیهەقی لە بۆی تەفسیرەکە دەڵێ مەبەستی پێ ئەوەیە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی کە ئینسان بە سێ شتەکان ئەنجامەدە یان بە دڵی یان بە زمان یان بەکردەوەی. ئێکەواتە نیەت ثلثە بەشێکیتی لە هەموو ئەسنای عیبادەتدا. حتا ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی کە تەرکیز لەسەر ئەو بابەتە دەکات دەفەرمێ ئەو حەدیثە داخلی حەفتە باب لە بابەکانی فقهی ئیسلامیدا دەبیت. نیەتی پێویستە کە لە دڵدا ئینسان ئەو نیەتەی هەبیتن. ئیبن حەجەر دەفەرمێ ئەوە تۆزێک مبالەغەی تێدایە. ئیمامی سیوطی لە کتابی ئەشباه و نەظائر دەفەرمێ مبالەغە نییە و حەقیقەتە. هەر حەفتا مەسئلەکەشی لۆ دەژمێنی. یعنی هەمویانەوە لەگەڵ لەبەر کات نەما زۆر شتە بوو لەوانەی کە پێویست بوو ئاماژەمان پێ بکرد بە. بەڵام عمومی ئەوەی ئێمە ئەگەر بڵێن فەلسەفەی نیەت و حکمت لە نیەتدا چییە کە دانرایە بەڕاستی زانایان دووشتی زۆر جوان ئاماژە پێ دەکەن. یەک لەوانە دەفەرمون
تمييز العبادة عن العادات. زين. يعني تو عبادات لعادات جوايز كيوا استبو في غمر دفر صلى الله عليه وسلم لا صام من صام الأبد بروجيني أو بردوان بروجي كذا بتاع عادات نابتا عبادات تبي إيش كان كذا كي نيتي عبادته تبي لبو خواي تبارك وتعالى نقبك وعادتك أنزامي بدي يعني كسيك استاسي دزنيجي دشوا أزري دقاتي والله كسيك بتشوف خوي في نكاتوا أخو أزري ناقاتي زالوي نيدلو أو براستي حتى عبادة كان لعادة كان جوايز بنوا خالي دومي تيا خالد ومي أو كوا عبادة كان هندق لهندي كان جوايز بكرينه تونيتي شو عبادتي كتي أنجامي لدي لو بعض عبادتي براستي بيويستي بنيته لو يبزان أو عبادتي كتو أنجامي لدي كمخصوصة لو بابته ده بابا داش داتو مامستا برز جناب مامستا أحمد الشريعة أجر برسياد أراستي جناب بكم لوي ك نيت تون لسرتاوى الشرعية كان باسكراوى. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. نيت وشيء نيت للقرآن أنا أتوه برام بوهاتو لله وفي سبيل الله بوش أنا أتوه كإنسان أمي شبه خواب كات ما بس خوابه ما بس الرزام من دي خوابه بوش شيء للقرآن أتوه لا فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم زور باسكراوى بكورتيش وازغاني أويك همية شيء تصير فرمودي كما مسا فرمودي جراوة إنما الأعمال بالنيات همو كرده وكان بنيت حساب بوي كرده وكاني بيشخص يعني أبي إنسان كرده وكبكا أنجح حسابي نيتي لقلا كريه أجا كرده وكين نكرد بيلا برخوا حسابي نيتي هربو ناكره كسان واب تمام بله ضلمان باشا بس كرده وكناكين أبي كرده وكبكا بوي خواي بيغمبري خاص صلى الله عليه وسلم إنما الأعمال أعمال كيف يشخصون نيته يخصوا دوا أجن الأصل بين يد لبيشوا به شو كان يد شو أنا كي ضلا ونية العبد أبلغ من عمله نية عبد مهمتر لكرده وكي زور جار وەکو باسی شەکەم دواتر هەمووی نیەتێکی زۆر باشیە بەس کردەوەیکی خراپی کردووە نیەتێکی باشیە بەڵام کردەوەیکی باشی کردووە بەس لێ وەردەگیراوە نیەتێکی باشیە بەس کردەوەیکی خراپی کردو لێ وەرگیراوە بۆیە زانەکانە فەرمون نیەت ئەساسە عمل بیناکەی سەرەوە هەتا ئەساس نەبێ بینای لەسەر ناکرێ نیەت وەکو ڕوح وایە بۆ چۆن بۆ لاشە بۆ گەنەکە لاشە بێ ڕوح همو کردووەیەکیش بەبێ نیەت بۆ گەنەکە بەکەڵ ناگەن نیەتەکەی باش نەبێ نیەتی نەبێ نیەتێکی باشی نەبێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خواهي قول التقوى يقوشت خوين إسقاني نابه أو خارك مهمة خارك كزور مهمة أو كإنسان بنيات كدوا خرابة كان يمشي بوي وكدوا شاكا لفرمودي بيغمبرات صلى الله عليه وسلم فرمي أم كسني وشو يسيب شيء خير كاتشو باري يا بدزك شويدات الداي بأفريقيا دايم بيسو باغية شويدات الداي بدولة مندك همو شوي زاني كلي تكشوف زي إخوان من بتوع كدوا بيغمبري إخوان فرمي لعلهم ينواز بين الخرابة كان لو أنا يعني إن شاء الله وازيان هنا هم توبيان كدوا وازيان هنا ولا خرابة كان أو أن نيتي باشوا وأجر أوانج وازيان هنا أو خواي جورا خيرك لو قبول كدوا وجاري واك لباسي نية باسي أو كا إنسان كدويكي بتشوقك بس زور جورابي دينار ب100,000 دينار الله بلبرو نيتكي باشا أو 100,000 مثقال آتوني كدو بخير أم يق مثقالي كدو بخير بس أم بيش أو سبق حتى لا رواية ترى فرمي دينار سبق 100,000 دينار الله فرمي ديناري بيش 100,000 يعني ليش خير زيادة شو أم 2 درهم يهبوا راست إيه يعني كدو بخير بس 100,000 زورة ونيات جاري وكردوك هرناكي كردوكينا كردوم كسا بلان بوين نسرا نيتي شونيش كان فرمدي صحي في غمراته صلى الله عليه وسلم نيتي شونيش كان خبرنا بيته من سأل الله الشهادة بصدق بلغه الله منازل شهداء وإن مات على فراشه زم حديث قبل شوي فرمي قريت شيء بالراسي داوي الشهيد بك أقل لسر بيخا فقي خوي لما له ببري ما دام بالراسي بنيته كي باجوا أو يبون نسري سبحان الله أو يبون نسري ك نيتي ليه أبوه نيتي أو بك ده فرمودي بيغمبرات صلى الله عليه وسلم الحسنة ب10 أمثالها إلى 700 ضعف والله يضاعف لمن يشاء سيم مرحلة بداناو يقبدا بيزق لوش عمر مرحلة كان كتا يقبا ينزو دوانزو تا قات يقبا حوصت والله يضاعف لمن يشاء بتشي بجورين نيت لكن ابوهم يعني بقدرك يا مولانا نسري بو او نديك دو بخير
ده ديناري كانوا بخير ده دينار بوي أو بحوصة بوي أو بيانزي بدوانزي بده ببينية تكاتانية تكيت شاكتر به شاكتر به نسي وجاري واشا أو كدوي هر نامني هر كدوي كنا معه وكل كابراس دوري حاسك اللي في غمري خواه هجرتك فرمي في غمري خواه زور بحظ هجرته أمانة ما هجرت كم في غمري خواه فرمي لا هجرته بعد الفتح تعزي هجرنا ما أي شيء معه ولكن جهاد ونية بس نية باش به جهاد نجمعه استاج إنسان براز نيت بينك هجرت كان لما كوبو مدينة ما في أوفر مدينة خيرك يبون سيك براسي به با هجرت يجنما به با هجرت يجنما به خطرترين شد نيتها أويك خطر به أويك كسك مثلا نيت بينه شتيكي خرابك يعني أتشتيك تشاقك دوبش شتيكي تشاقك بس نيتي خرابة وك أو فرموديك فرمي أول ما سعر بهم النار ثلاثة كم جار سيكا زخرت الدوزخ وسيكا كان شهيد بو باش للشهيدي باش تشي به بس نيته خراب وتيكياو كان باري زور بخشيو كان دائما قرآني خندو خدمتي قرآني كدوا بس لبرو نيته خراب كدوا شاكا كان كخلق آواتي فيه خواصن هموين نيته خراب كدون تيكي داو دست خوش بی سپاس دەکەین بەڕێز مامۆستا ئەحمەد. بەڕێز مامۆستا ڕزگار ئەگە پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم ئایا نیەت و ئیخلاس چ دەور و ڕۆڵێکی هەیە بۆ پێگەیاندن و بنیادنانی تاک و کۆمەلگا؟ بسم الله الرحمن الرحيم. طبعا وكما وسان باسان كد مسألة نية جرينجا لهمو عملو كارو كردوية كمروف أيكا وقرآن تعبيري إرادي لك أداته ومن يريد فيه بإلحاد يعني بركاتك إذا قمتم إلى الصلاة كأو إرادة أبيد بان نية لبو خدي مروفك ولناو نيات اشتكي كفي أقول لي دلصوزي لبيني نية دلصوزي إخلاص عام خاصياتي هي نيتك أكري باش بي أكري خراب بي بلام دلصوزي وإخلاص تەنها نیەتە باش و چاکەکەیە کە مرۆڤ ئەنجامی ئەدا لێ هیچ عمل و کار و کردەوەیەک لە ئیسلامەتی وەکو لە فەهمی قورئان و حەدیث وەرئەگیرێ بەبێ ئیخلاسیەت تێیدا قبول نابێت بەلا من أسلم وجهه لله وهو محسن يعني أخلص دينه لله ومتبعي شين كوتي سنة پیغمبر عليه الصلاة والسلام كواتا روحي ناونيتك أو إخلاصية لبرانبر إخلاصيش رياء هيا طبعا رياء ئەوەیە کە ئینسانەکە کارەکە ئەکا لۆ ئەوەی خەڵک ڕازیکە بەڵام ئیخلاس و دڵسۆزی لە بۆ ئەوەیتی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ڕازی بکە بۆیە لەسەر ئاستی تاک ئیخلاسیەت و دڵسۆزی مرۆڤ ئەگەینیت بە قیمەیەکی زۆر بەرز خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئان کاتێک کە باز ئەکا لە شێوازی ئەنجامدانی عیبادەتەکان ئەفەرمێ مخلیصینە لەه الدین يعني قل الله أعبد مخلصا له الدين يعني دلصوزة لأنزامداني عبادتك وشي مخلصي لبو بكار ديني بلام لمخلصيات جرنكتر مخلص بونا كخواي جورة سبحانه وتعالى لقرآن لبو بيغمبران عليهم الصلاة والسلام بكاري ديني كاتك باسي داود وسليمان باسي أنا كافرمي إنا أخلصناهم بخالصة ذكر الدار كواتا أو بلاك خواي جورة سبحانه وتعالى جين دينيات سلبوبل لبوختي ولدر صوزي حتى كباسي موسى عليه السلام أفرمي واذكر في الكتاب موسى إنه كان مخلصا وكان رسول النبي مخلص يعني بوخته كرايا وايلي كرايا همو كردو وكاني دل صوز بي أدي لبو مروفا كان أما زور زي رواية كأو آياتيك خواي جورة سبحانه وتعالى درباري شيطان بازك كشيطان سوينت وقال فبعزتك لأغوينهم أجمعين طبعا شيء ناتواني شيطان ظالمي بسري إلا عبادك منهم المخلصين نق مخلصين يعني أبي أمروفا بهوي عملو كارو كردو إخلاصي وقايش بيتا بلي مخلصايتي يعني أو أن برز بوبيتو نزيق بوبيتو لخواي جورة سبحانه وتعالى خواي جورة سبحانه وتعالى أو إنساني والي كديا بختو باكو ودلصوزي كديا لبو خوي أو زا الشيطان ناتواني بس خودي أمرو فدا ظالبي دوي أول لسر آسي تاق وكو تمشا كردني لسر آسي مجتمع وكوملقا تمشا هر أسرة وخيزانك بكا كاتك كدايك وباوك من دالكان وخشك وبرا لقري يكتر دلصوزيان هي أو مالا آودانترو خوشترو ريكترا أو برادرو دۆستانەی کە لەگەر یەکتر دڵسۆزیان زیاترە ڕەفاقەتەکە خۆشترە ئەو مجتەمع و کۆمەلگایی کە دڵسۆزی تێدایە لە دیوە ئیقتصادیەکەش تەماشای ئەکەی هەرچی شەریکاتە لەو پەڕی پوختەیە هەرچی کاروبارە لەو پەری ڕێکی ئەنجام ئەدرێ
حتى لە دیوە سیاسیەکەشی باشە ئەو کاتەی کە قادە و ئیدارەدان بەو پەڕی ئیخلاسەوە ئەکرێت جوان ئەبینی خەڵک جۆرێک لە ئیطمئنان و ئارامی لە ناودا هەیە بەڵێ. کە بەڕاستی بەبێ ئیخلاس لی دوور خوا ئەکەویتەوە. پاداشتا تۆ مامۆستای بەڕێز بچینە لای کاک مەلا ئەحمەد بەیات قەسیدەیەکمان پێشکەش دەکات با بفەرمێ. يا محمد لو ببارود الببريان مكان أي رئيسي هرد دنيا دي دقريان مكايا دست تاوري قاي دستياران مكايا منك آلتم يا رسول الله زليلي بارع عصيان مكايا لو روج ورويشت وتورا ودلي من هرتان أقرب بسروشن ما ودلي من أخو بتشاخك وجرسا ودلي من يا خود بتداخك وسوتا ودلي من لم تشول بيابان أبيا وريجبي يا نبام كجوجي وانا سودا سريجبي يا لادلة أفقار مجيخان زريجبي سون ما ولا صدلا وككوشرا ودليميا سون ما ولا صدلا وككوشرا ودليميا أمسينا لغش خالي غم برقوشينا أو خادم شرعي ونبا يومي لتدينا معلوم توابو خزمة سالاري مدينة يا ومزانك فوتا ونفوتا ودليميا ومزانك فوتا ونفوتا ودليميا ذاتي وغاي قرت وروحم بفداي أو شاغان شوروش دي لقدم بوسي قداي أو بخود ما بقيتر بأمد وبتماي أو نايت ولاد قار سريدانا ودليمن خوا پاداشدات یا ڕەبی مامۆستای بەڕێز. ڕووی پرسیارەکەم ئەو جاریان ئاراستەی مامۆستای گەورە و عەزیز و خۆشەویستمان دەکەین بەڕێز مامۆستا تاهیری بامۆچی. پرسیاری ئەوە لە جەنابت دەکەم ئایا دەپرسم پاداشت و پلە و فەزڵ و گەورەی نیەتپاکان لە دنیا و لە دوا ڕۆژدا چییە؟ بناوی خوای بەخشندە و میهرەبان درود و سەڵاوات بۆی جانی گەورەمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. وەک مامۆستایانی بەڕێز ئاماژەیان پێکرد نیەت سڕی هەموو سەرکەوتن و هەموو کارێکە. نیەت سەبەبی قبوڵی ورد و درشتی کردار و گفتار و هەنگاوەکانمانە. لەبەر ئەوە هەر کەسێک لەبەر خاتری خوا خالیسەن لە دڵەوە قسەیەک بکات یا
شتێک ببەخشێ یا هەنگاوی هەڵبگرێ یا خوێن و ماڵی ببەخشێ یا مزگەوتێ دروستکە یا ئیسلاحێ بکە هەر کامێک لەو کارانە بە گوێرەی نیەتەکەی خوای گەورە پاداشتی گەورەی بۆ داناوە خۆ ئەگەر نیەتەکەی بۆ خوا نەبێ خۆیشی بکوژێ خوایکی ناداتێ وەک لە حەدیثێکە تو حەدیثی قودسیە فەرمێ هەر کەسێ ئیشێکی کرد لەبەر من و غەیری من بابەشەکەی منیش بدا بۆ ئەو چونکە ئەنە ئەغنە شوڕەکە یعنی شرک من نامەوێ من محتاج نیم بزانە ئەوەی تێکەڵی منی کردووە لەکەی منیش بدا بۆ لەبەرەوە بێت دڵنیا بین خوای پەروەردگار مامۆستای بەڕێز لە قورئانە زۆر باسی نعمەتەکانی بەهەشتی کردووە باسی ڕووباری هەنگوین و شیر و شەراب و ئەوە باسی باخات و باسی حۆری العین و هەموو خۆشیەکانی بەهەشت جەزای چییە؟ جەزای نیەتی پاک و چاک و کردەوەیەکە کەوا بە ئەو نیەتە کرابێ بۆ ڕەزامەندی ڕەب العالەمین ئەو کەسەی کەوا نیەتی لەگەڵ خوا پاکە نیەتی لەگەڵ خوا ڕاست کردووەتەوە خوا هەر لەو دنیاە پاداش لێداتەوە پێش قیامەت هەر لەو دنیاە لە ناو خەڵک ڕێزی لێدەگرێ یعنی محتەرەم دەبێت لە ناو خەڵک چونکە وەختێک ئەم مادەم بینی خۆی و خوای تەواو کردووە خوای گەورە بینی ئەم خەڵک تەواو دەکا بەڵام خوا نەخواسە ئەگەر کابرا بەلیخترین خەتیب بێ گەورەترین عالم بێ گەورەترین دەوڵەمەند بێ مادەم نیەتەکەی لە ناخەوە لە ناوەوە بۆ خوا نەبێ بۆ ڕەزامەندی خوا نەبێ هەدەفێکی تری هەبێ ئەوە بەتەمای پاداش نەبێ مامۆستای بەڕێز ئەو حەدیثەی مامۆستا ئاماژەی پێکرد ئینەمە الأعمال بالنیات یەکێ لە بڕگەکانی ئەفەرمێ ومن كانت هجرته إلى دنيا يصيبها وامرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه دقت بە هەموو زۆرێک ئێستا لە مسلمانان لە عەمرە و لە حەج سەفەری مەکە و مەدینەیان کردووە وازانم نزیکەی 450 کیلۆمەتر بینی مەکە و مەدینەیە تۆ وەرە بینی مەکە و مەدینە ببڕی بەو زەحمەت و ترس و ناڕەحەتیە لە مەکە بگەیتە مەدینە بەڵام خوا سفرت بۆ دابنێ دەرەجەی سفری بۆ دابنێ بۆ چونکە لەبەر خوا نەبوو سەفەرەکەی پێڵێن مهاجری ئوم قەیس مهاجری ئوم قەیسە لەبەر دایکی قەیس ڕۆشت نەک لەبەر ڕازیکردنی ئەڵڵاوە لەبەر شوێنکەوتنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم جێبەجێکردنی ئەمری خوا و پێغەمبەری خوا لەبەر ئەوە لە ئەوانەی کەوا لەم دنیاە ئیشی گەورە گەورە ئەکەن وەکو جیبالی توهامە و گەورەتریش خوای گەورە فەجەعەلناها هەباء منثورا یعنی وەکو تۆزێک کە دیکەی بە ئاسمانەوە هیچی نامێنێ هیچ نامێنێ دیار نییە وەک سەرابێک وایە هەر دەڕوا وازانێ ئاوە پێی ناگا لەبەر ئەوە پاداشتی نیەت پاکان وەکو عەرزم کردی گەورەی دنیا و پاداشتی گەورەی قیامەتە بینینی ڕەب العالەمین یەکێکە لە پاداشتەکانی ئەو کەسانەی کە لەو دنیاە ڕاستەکەن لەگەڵ خوا نیەتیان بۆ خوایە هەدەفی تریان نییە بە خزمەت پێغەمبەر گەیشتن صلی الله عليه وسلم شەفاعەتی پێغەمبەری خوا مسۆگەر بوون و لە حەوزی کەوسەر تینوێتی شکان بە نیەتی صادق و خالیص و پاک نەبێ خوای گەورە نایدا مامۆستای بەڕێز وەکو ئاماژەی پێکرا کۆمەڵێ سەحابە لە خزمەت پێغەمبەری خوا لە جیهادن چەند شی و نشێ و ناڕەحەتی و تینوێتیان چێشتووە لایەنداوە لە شوێنی ئیستراحەتەکەن نوری چاوەکانم ئەفەرمێ ئینە فی المەدینەتی ئەقواما ئێستا لە مەدینە خەڵکانێ هەن ئێوە چیتان بڕیوە لە بەرزی و نشێوی لە زەحمەت و مانوو بوون لە برشێتی و تینوێتی ئەوان وەکو ئێوە ئەجریان بۆ نووسراوە بۆ چونکە نیەتەکەیان وابوو لەگەڵ ئێوا بن بەڵام حەبەست عذر منعی کردن نەخۆشی منعی کردن ڕێگەیان نەبوو زۆر کەسێ حەزەکە بەیانیان لە مزگەوت بێ بۆ نوێژی جەماعەت و بەرنوێژی و ئیمامەت کە بەڵام عذرێک هەیە مانعێک هەیە لەبەرەوە بە ئیزنی خوا ئەو ئەجرە گەورەی دەست ئەکەوێ بۆیە ئێمە هەمومان بەڕاستی ئەبێ ئاگامان لە نیەتەکانمان بێ وەڵڵاهی مامۆستا من یەکشت لەم مەجلیسا بە بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان ئەڵێم و بە خۆم پێش هەموو کەسێ ئێستا مامۆستا لە کوردستان خێرەمەند زۆرە پیاوی گەورە و دەوڵەمەند زۆرە ئەو حاڵەتەی بەسەر میلەتی کووردا هاتووە
ئەو بێمەعاشی و نەبوونی و ناڕەحەتیە بێنەوتی و بێکارەباییە ئەو ئابلۆقانەی کەوا دەوڵەتانی دراوسێ و زلهێزەکانی دنیا لەسەر ئەم میلەتە مسلمانیان داناوە بەڵام ئەوەندە ژن و پیاوی بە هیممەت و بەغیرەت و بەرڕێ لەو کوردستانە بەشی ئەو میلەتە ئەکا بەڵام ئەوانە بەمەرجێک دەیدەن مامۆستا بزانن نیەتی ئەو کەسە خالیسە و پاکە بۆ خوا هەر یەک جار لەوانەیە بخەڵەتێن هەر یەک جار لەوانەیە دەوڵەمەندێ بخەڵەتێ بە مەلایەکی وەکو من کە بۆ خوا نەبێ ئیشەکەم بۆ کەسی مستحق نەبێ لەوانەیە جارێ من بتوانم فێڵی لێ بکەم واللهی جاری دووەم ڕێک وەکو قەناسە چۆن دووربینی لەسەر بێ دەی پێکی ئەوە بڕۆ بە لای داوای لێ بکە بڕۆ بەعمل نایێت لەبەرەوە زۆرە دێ ئاگامان لە خۆمان بێ لەو تارەکانمان لەو مادەی کەیەتە دەسمان و ئەمانەتێک ئەبێ بیگەێنینە خەڵک ئەبێ ئاگامان لە خۆمان بێ لە ماڵ و خێزان لە ڕەفاقەتمان لە تەسەور و فکرمان لە هەمووی نیەت وا لە سەروی هەموویەوە خوا بە نیەتی باش و پاک نەبێ پاداشی هیچ کەسێ ناداتەوە ئەوەی بەهەشتیەوێ بانێتی باش بێ ئەوەی ڕەزامەندی و بینینی خوایە بانێتی باش بێ ئەوەی عیزەتی ناو مسلمانانی بانێتی باش بێ خوا پاداشتاتەوە مامۆستای بەڕێز سپاس دەکەین بەڕێز جەناب مامۆستا عەبدولحەمید ئەگەر ثەمەرە و بەرهەم و نەتائیجی نیەت باز بکەین ئایا بزانین بەرووبوومی نیەت چییە؟ بسم الله الرحمن الرحيم طبعا فرمودي لخزمتي داين فرمودي إنما الأعمال بالنيات باش برقي دوامي كده فمي وإنما لكل امرئ ما نوى أما خوين ما بستكا برهمو بروبومي نيت ليرة دايبو هركسيك يما كاتي نيوجيني رومان كردوها بونا من دو سياسات كذبوين پاداشي همي وكو يقنية همي كتوتو سر نيتي إنسان هركسيك والهر بواري الهر صدقيق الهر كاريكي خير كوا إنسان أنجام يدا وإنما لكل امرئ ما نوى بويا قتماشا كان إمامي نووي رحمة إخوالي بكاتيك كأقريد لناو تيك راي فرمودكاني في غنى صلى الله عليه وسلم شل فرموده هلا بجيري كهم إسلاميتا كو كرابيتو ابن رجب حنبلي جامع العلوم والحكم كديت لفنجاب فرموده ديسان ودير شرحي دكات وأو زانانيت الإمام ابن الدقيق العيد وتشدين زانيتر كهاتون شرحي أم بابتيان كدو لسر جرينجي أم بابتا كإنسان هر كسي هر كارو كدويك أنجام دا وإنما لكل امرئ ما نوى عبد الله كل مبارك رضا ورحمة إخوائي قالوا لي سربيدا فرمي رب عمل صغير تعظمه النية كدوي واهي بتشوكا بس شونك نيتك قورية لا إخوة زور قورية كدوي واش هي زور قورية بلام شونك نيته ما بس لكي بتشوك كردو تواني لغير رضا مدي إخوائي فرود بدو اشتكي ترى قريت أو كردو زور قورية بهو نيتك أو بتشوكا بيتو إمام الشافعي رحمة الله عليه فمن رضا الناس غاية لا تدرك قد ناتواني رزامندی خلق بدەست بێنی بەڵام ڕزامەندی خوای گەورە سبحانه وتعالى زۆر ئاسانە بۆیە زانان فەرموویانە یعنی نیەت سڕ و نهێنێکە بین ئینسان و خوا تەنانەت فریشتەکانیش نایزانن بۆیە تەماشاکە لە هەنی فەرمودەیە هاتووە کە یعنی کەسێک سوپاسی خوای گەورەیە کە دەفەرمێ الحەمد لله کەثیرا نازێنێت چۆن تۆماریکە ئەڕواتە خزمەتی خوای پەروەردگار فڵان کەس بەم شێوە ستایشی تۆی کرد خوای گەورە فەرمێ تۆ بینووسە لە ڕۆژی دواییدا من خۆم ئەزانم چۆن پاداشی ئەدەمەوە لەبەرەوە بازێک کردەوە هەیە وەکو خۆی تۆمارە کرێت بەڵام پاداشەکەی کە چەنە گەورەیە خوای گەورە سبحانه وتعالى پاداشی بەندەکەی خۆی پێ ئەداتەوە یەکێک لە گەورە زانایانی تابعین ئەحمەدی کوڕی میسکین کە خەڵکی بەسرە بووە پیاوێکە دەڵێ لە زەمانێکە زۆر فەقیری و نەبوونی و هەژاری و ناڕەحەتی بەسەر مەهات گەیشتمە سەر ئەوەی خانۆکەمان بفرۆشم ئەفەرمێ هاتمە دەرەوە لە ماڵ پیاوێک ناسیاومە بۆ ئەبوو نەسری ناوبوو تی فڵانە کەس بۆ ئەو نەبێتاقەتی وتم نەبوونی فەقیری هیچمان نییە لە ماڵ بێتاقەتم ئەڵێ دوو لەدنانی بەدەستە بوو کەمێک هەڵا و شیرینی تیا بوو کۆت ئەودی تۆ جارێ ئەوە بڕۆ بیخۆن خوا کەریمە ئەفەرمێ کە ڕۆشتم لە ڕێگەدا ئافرەتێکم بینی مناڵێکی بەدەستەوە بووە گریا پێیوتم کاکە گیان لەبەر خاتری خۆ ئەمە مناڵێکی بێباوکە یەتیمە والله لبرسانا أجري وهاوركا خير دقالتي لو ناني بري الله سيري نانكي دسمي كر الله بيمو خوشكي من سوين بخوال لمالي من خيزان ومنالي من زور تو منالكي تو محتاج سرن والله من لبر خاطري خواي جورا با منالكي تو بيخوال في ميدان يشتبهم خيال بردوم يما تشيب كم لمجيان لم نار حتيا على جمله ابو نصري هاورن بانيه كدم فلانه كز لكوي
ئەڵێ کە بینمە وتم بووە بانگ مەکەی وتی وەرە خێر و بەرەکەت ڕووی تێکردویت با بە خێر و بەرەکەتی چی وتی وەرە کابرایە تاجیر هاتۆ بە شوێن تۆ یاگەڕێ ئەڵێ کە ڕۆیشتم وتی تۆ کوڕی فڵانە کەسی وتم بەڵێ وتی 30 ساڵ لەمە و پێش من 1000 دینارم لە باوکی تۆ وەرگرتووە بۆ تیجارەت و کار و کاسبی ئێستا هاتوومەتەوانێ پارەکەی باوکرد لەگەڵوی لەمەوەی ئەم 30 ساڵەیە بەروبووم و بەرهەم و تیجارەت و قازانج هەمووین بۆ هێناویتەتەوە ئەڵێ ڕژان بەسەر خێرێکی زۆر گەورەیە هاتم یەکەم ماڵ کە چووم یارمەتی و ئافرەتە بێوەژنەمدا لەگەڵ ئەو مناڵە بێ باوکە دەڵێ ڕۆژی وە هەبوو 100 دینارم دەبەخشی لە پاشان دەڵێ شەوێکیان خەوتم لە خەوما بینم ئەوە حەشر و قیامەت و لێپرسینەوە و ئەڵێ زۆر دڵم خۆش بوو تەرازویان دانا خێرەکانمیان هێنا 100 دینارم داوە بە کەسێک دایان نا نرخی نەبوو لە تەرازوەکەیە ئەڵێ 500 دینارم دابوو بە کەسێک هێنایان ئەڵێ هەرچی من بە خێری گەورەم دەزانی دانا هیچی دیار نەبوو ئەڵێ دوایی وتیان ئەرێمە هیچی ماوە ئەلێ وتم بەخواتیا چوم تازە وتیان بەڵێ دوو لە تەنانە ڕقەی ماوە بیهێنم بیخەنە سەر تەرازوەکە ئەڵێ کە هێنایان بۆیان دانام تەماشام کرد میزانی کردەوە چاکەکانی قورس کرد دوای ئەوەڵێ کە بینیم هەرێکی لەو خێرانەی کە کردە بووم شەهوەی خەفی ئینسان جاری وهەیە لە دڵی خۆیدا عوجبێک هەیە خۆ پێسەر سامبوونێک هەیە من بەخشندەم من دەبەخشم من یارمەتی خەڵگەدەم من دڵی خەڵک خۆش دەکەم ئەڵێ جۆرێک لەمانە لە دڵ و دەروونی مندا هەبوو بەڵام ئەو دوو لە تەنانە ڕقە کە دام بەو مناڵە بێباوکە هەموو ناڕەحەتەکان لەسەر لا بدم و منی ڕزگار کرد لەبەر کە ئینسان لە ژیانی دنیا هەوڵی بۆ ئەدات هەر کار و کردەوەیکی چاکە دێتەڕێ هەر خێرێکە دەیکە هەر چاکێک کە دەیکات پێش هەموو شتێک ئەو نهێنەی کە بینی خۆی خوای گەورەیە سوبحانەهو وتعالا کەسانێکن لە ڕۆژی دواییدا کە هەرچێکی کردووە بۆ خوا پێی دەوترێ سەدەقتە ڕاستت کرد پێکات کەسانی کەژەیە کە زۆر ئیشی گەورەیان کردووە هەرچی ئەڵێ خوای لە پێناو تۆدا کردم پێی دەوترێ کەذەبتە درۆت کردووە لەبەر ئێمە هەرچێکمان کرد لە ژیانی ڕۆژانەی خۆمانە چونکە ئینسانی مسلمان ژیانی هەمووی خێرە هەرچی شتێکەوە ئیکا لە ژیانیدا هەمووی خێرە لە بەرامبەر ئەم هەموو خێر و چاکە و حەسەناتانی کەوا ئینسانێکە بەس نیەتێکی صادق بینی خۆی و خوای گەورە چونکە لە قورئانی پیرۆز ئێمە دەیان ئاەتمان هەیە ولو علم الله فيهم خيرا لأسمعهم فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم إن يعلم الله في قلوبكم خيرا يؤتكم ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا ئەمانە هەمووی ئاماژەی گەورە و گرنگن بۆی کە ئێمە هەوڵ بن ئینشاءالله نیەتی خۆمان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا دەست خۆش بیا خۆ بەڕێز جەنابی دکتۆر سەید ئەحمەد بێگومان ئەگەر باز لە نیەت دەکەین بەرامبەرەکەشی و ضدەکەشی دژەکەشی هەیە ئێمە چۆن خۆمان بپارێزین لە ڕیا لە ڕووپامایی و لێککەوتە خراپەکانی چییە ئەگەر باز لە ڕیا بکەین هەم لەسەر تاگ و هەم لەسەر کۆمەلگا بسم الله الرحمن الرحيم ڕیا یعنی کەسێک کردەوەیەک بکە بەنیاز بە دڵی خۆی بە حسابی خۆی بەخوایەکە بەڵام لە ناخە و لە ویژدانەوە بۆ ئەوەی ئەکە خەڵک بیبینن لە ڕوئیەتۆ هاتووە بیبینن بۆچی بۆ ئەوی ماشڵای لێکەن بۆ ئەوی دەستخۆشی لێکەن بۆ ئەوەی یادیکەن پەیکەری بۆ بکەن بۆ ئەوەی لە ڕۆمان بینوسن بۆ ئەوەی لەبەری هەڵسنەوە لە ئەنجامە بە ناوی خوا بەڵام بۆ غەیری خوایەکە بۆ ئەوی ببیندێ یەکێتر ئیشێکی ترەکە شەو نوێژەکە ڕۆژوو ئەگرێت حەدە سەدەقە و چاکە لە بوارە چاکەکانە قارەمان و پاڵەوانە بەڵام بۆ ئەوە ئێکە خەڵک ببیسن ئەوانەی کە لێرە چایان لێنێ ببیسن بڵێن فڵان کەس وا ئەی بەخشی فڵان کەس وا زانابوو فڵان کەس وا دەرچی وە دوا دەرچی خوێن وا کۆچی کردوا جیهادی کردوا هجرەتێکی دەیدەی چاکەکان هەمووی بژمێرن تاوەکو بیبیستن و لە ئەنجامی بیستنەکەیانە سمعە ئەوەیە کە مەدحی بکەن لە ئەنجامە ئەم کەسە دەرونی خۆی ئەپەرسێ نەفسی خۆی ئەپەرسێ شەیطان ئەپەرسێ بەڵام لە چوارچێوەی عیبادەت و شعائر و دروشم و سەدەقە و ئەو شتانە کە بەشێکن لە دینیا کرۆک و جەوهری دینن بۆیە ئەوە ئەو کەسانە خوا زۆر ڕقی لیانە لە فەرمودەی خۆشەویستە صلى الله عليه وسلم هاتووە ئەفەرمێ هەر کەسێ ئیش بکا بۆ ئەوەی خەڵک ببینێ و لە ئەنجامی ئەو بینینە ماشڵای لێکەن دەستخۆشی لێکەن و ذکری خێری بکەن ئەوە ئەفەرمێ خوای گەورە حیای ئەبا لە بەرچاوی ئەو خەڵکانە
و هەر کەسێکیش چاکە بکە لە ڕواڵە تا خێر و چاکەیە بەڵام بۆ ئەوە خەڵک بیبیشێ لە دوای بیستنەکە دوای مردنیە لە دەرەوە ماشڵای لێ بکەن و دەستخۆشی لێ بکەن و یادی خێری بکەن بە حساب ئەوجا ئەو کاتە خی گەور لە بەرگوێی ئەوانە و لە بەچای ئەوانە قسحی ئەکا و حیایە بە ئەوە نەتیجەکەیەتی بۆیە بەڕاستی ئەوانە خراپترین خەڵکی خوان کە بە ناوی دینەوە دین ناشرینەکان و خەڵک دوورەخەنەوە لە دین بەو ڕیا و بەو سمعەکە ئیکەن جائتر ئەو کەس ئەو شتە شەو نوێژە کە لە بینی خۆی و خۆیایەتی بە حساب هەروەها لەبەرەوە حەج و عومرەیە لەبەرەوە مزگەوتە کاتەوە حتا لەبەرەوە کە جیهادەکە ئەوە لە قورئان و حەدیثا چەند هەیە جیهادەکە بەڵام وتیانە ماشڵڵا فڵانکە شەهیدە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفی کردووە شەهیدی چییە ئەوە دزی کردو ئەوای کردو وای کردو لەبەر خاتی خوا نەبووە لە حەدیثی تریشە هاتووە من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله من كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا كوابه هبو أوي كدويك خواي قبر قبولي كا وبا شرع ئەنجام بدرێ و پیادە بکرێ ئەبێ دوو مەرجی شەریکی تایە لە هەمان کاتە دوو مەرجەکە بێنە دی نەگەک لە دوای یەک لە هەمان کاتە یەکتری تەواوکەن و خزمەتی یەکتری بکەن کە ئەوەیە خوای گەورە فەرمە لیەبلووەکم ئەیکم ئەحسن عەمەلا ئەحسن عەمەل علەما ڕەحمەتیان لێ بێ یەکڕا و یەکدەنگن کە ئەفەرمە ئەی ئەخلەصه وأصوبه وتیان ئەخلەصه یانی چی فەرمی ئەوەیە لە سەدا سەد ئەو گفتارە ئەو کردارە ئەو هەنگاوە ئەو هەڵوێستە ئەو بەخشینە ئەو نا لەبەر لە سەدا سەد بخواابێ نەک لە سەدا نەوەد و نوێ و نیش بێ خوا ئەفەرمێ ئەوە من نامەوێت بۆ ئەو کەسەوی کاکە منی کردو بە هاوبەشی ئەوە بەشی یەکەمی کە زۆر گرنگە باسی نیەتە دووهەمیش ئەسوە بوو کە خەڵک زۆر کات لێرا لێ تێکەچی وەختی وا هەیە ئەسوە بوویش ئەوەیە لە سەدا سەد موافقی شریعت بێ بە پێودانی شریعت هەڵسوو کەوتکە نوێژکە ڕۆژوو گرێ حەجکە ببەخشێ ڕەفزی کوفرکە فمن یەکفر بالطاغوت ویؤمن بالله هەمووی لەبەر خاتی خوا بیکە کەوابێ ئەبێ ئەم دووشتە بێتە دی وەختی وایە ئینسان لە بەشی یەکەمە لە سەدا سەد بۆ خوایەکە بەڵام موافقی شەرع نییە بە بیدعەت ئەیکا بە ضەلالەت ئەیکا بە شتیتر ئەیکا وەختی وایە کابرا شتەکەی بە پێوەری شەرعە بە هەندەسەی شەرع نوێژەکە ڕۆژوو ئەگرێ حەجەکە زەکاتەدا جیهادەکە ئەوەکە فێرە بێ یا خەڵک فێرەکە بەڵام بۆ خوا نییە بۆ ئەوەیە ببینێ لە ئەساسی بینینەکە ماشڵای لێ بکرێ یا ببیسرێ لە ئەنجامی بیستنەکەەوە ماشڵای لێ بکە و دەستخۆشی لێ بکرێت ئەوە پاداشەکەی ئەوەیە ینی خەسرە دنیا والآخرة ئەبێ هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا خوا پەنامان بدە بۆیە بەڕاستی ئەبێ ئاگامە لێی بێ ئەو شەی کە ئەیکەین لە سەدا سەد بۆ خوای کەین و شەیتان فێڵمان لێ نەکا بۆ ڕفێقی خراپ و بیئەی خراپ و ماشڵای خەڵک نەمان خڵەتێنێ وەخت وایە کەسەکە کەسی باشە ئیشەکەی باشە بەس ئەو نە بەشان و باڵا ئەخوێن خەڵکی ڕیاباز خەڵکی ماساوکەر و پانکەرەوە ئەمانە بۆ خۆی تووشی ئەو زەلکا و زۆنگاوەی ئەکەن و گوناهباری ئەکەن بۆیە بەڕاستی ئەبێ ئاگامان لێ بێ هەموو هەرکەس لە بواری خۆیان ئەو حەدیثەی مامۆسەکان خوێندیانەوە سێ کەس ڕۆژی قیامەت ئەوەل ما تسعر بهم النار هەر سێکیان لە قیمە و لووتکەی خواناسیە یەکیان عالمە ئەرقاریانی عالم نەگەیانە قورئان خوێن بالمناسبە ئەوی تریشان متەصەدیق ئەویشان چییە مجاهیدە یعنی لە پێناوی خوا جیهاد دەکە و شەهید دەبێ والبذل بالنفس أغلى غاية الجود بەڵام لەگەڵ ئەوەش ئەوەل ما تسعر بهم الناس لەبەرەوە بەڕاستی مەیدانێکە زۆر حساسە ئەبێ ئاگامان لێ بێ لایەکی تریش ئاگامان لەوە بێ واز لە ئیش نێنی لە ترسی ڕیا بڵێ وەسوسە ئەو شەیطانی لە شوێنێکی درۆ فێڵی لێکە ئەڵێ بەخوا ئەترسم بۆ خوا نەبێ بەخوا ئەترسم خەڵک ماشڵاو لێکن بەخوا ئەترسم خەڵک وا بڵێن وا بکەن وا لەبەرەوە وازە دینەکەیێنێ وازە عیبادەتەکەیێنێ یا وازە عەمەلێکی ساڵحێنێ واز لە جەمعێکی مبارەکێنێ لەگەڵ خەڵکێکی باشە لە ترسا وەختی وهەیە بۆ ئەوی لەومەت و لائیم ئەوەش هەیە ئەوش بەشێکی تر لە فێڵ و تەڵەکەی شەیطان ئاگامان لەبێ لە کاتێکە تۆ شتێکی باشە بینی ئەوێ بڵێ ئۆکەی ماشەڵڵا ئەوە باشە ئەو جەمعە ئەو کارە ئەو هەنگاوە ئەو هەڵوێسە زۆر پیرۆزە و دەستخاتە دەستیان و پشیان بگرێ و لە کاتە پشیان بگرێ ئەو پشتگیرێ زۆر کەسەیە لە ترسی ڕیا و ئەمانە واز لە عەمەلێکی ساڵح و جەمعێکی مبارەک گێنێ یا لە ترسا یا لە برسا خوا پاداش داتەوە سپاس دەکەین
پێدەچیت بەرنامەکەمان کاتەکەی زۆر کەم مابێ بەڵام ئەگەر بە کورتی دواوتەی جەنابەت لەسەر نیەت. مەسئلەی نیەت و مەسئلەی دڵسۆزی کارێکی زۆر قورسە لە بەینی نەفس و دڵ و مەسالیح و خەڵک و ئەوانە بێتە دەرێ. قورئان کە باسی شیرمان لە بۆ ئەکا فەرمێ من بەینی فەرثین وەدەمین لەبەنەن خالیسە. ئەگەر ینی تۆسقالێک لەو خوێنە یان لەو چێم و زیخاوە و پیسەی کە هەیە تێکەری بی شیرەکە بە فەسادەچی هەمان حاڵەت عەمەلە. ئەسحابی پێغەمبەر ڕۆژێک دانیشتینە یەکێکیان ئەڵێ شەوی ڕابردوو چێ ئەستێرەکەی بینی کە ڕژا. یەک لە ئەسحاب ئەڵێ ئەمن بینیم بەس لۆی زەنی ئەوەی پێ نەبردرێت کە عیبادەت و شەو نوێژکەی بەس گوتی ئەمن لێ بە ئاگام لە بۆی دانم دێشا لۆی زەنتان بە خراپ نەڕۆ. پەداشتاتەوە بەڕێز جەنابی دکتۆر. ئەو ڕیوایەتەی کە لە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم نیەت المؤمن خیر من عمله باشە زانایان دەفەرمون واتایەکەی بەو شێوازەیە لۆ نیەت باشترە لە کردەوەش لەوەی کردەوە لەوانەیە ڕیای بکەوتە ناوێ بەڵام نیەتەکە ئینسانەکە ئەنجامی نەدایشت هەیە بەس نیەتی هەبووە لۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسانێک ئێوارێک کە نووست ئەگەر نیەتی هەبوو شەو نوێژێ بکە بەڵام خەوی لێکەت هەتا بەیانی خوای گەورە کامل ئەجرەکەی لۆ دەنووسی فەقەت لەسەر ئەو نیەتەی کە ئینسان هەیب. پەداشتاتەوە بەڕێز جەناب مامۆستا تاقیب. من ئەڵێم هەمومان باسی ئەومان کردکەوە ئیخلاص زۆر مهمە نیەت بۆ خوا بێ و جەنابت پرسیارێکت لەم جەنابی مامۆستا سەید ئەحمەد کرد باسی ڕیاخوا جزای بە تۆ زۆر جوان ئینی کرد بەس یەک مەوزوعەیە لە ناو موسڵمانانە ئەبێ ئاگامان لێ بێ ئەویش ئەوەیە یعنی زۆر لە موسڵمانان با بڵێن کەسێک ئیشێکەکە لە بەرخوا باش بینی خۆی و خوا هیچ نێتێکی تری نییە بەڵام خەڵک مەدحیەکەن ئەمە ئەبێ ئاگامان لێ بێ ئەمە جیایە پێغەمبەری خوا فەرمی تیلکە عاجل بوشرى المسلم الله مادە من خۆم نامەوێ ینی بۆ نایکەم باسم بکەن من بۆ ئەوە نایکەم بەس خەڵک باسیەکە ئەڵێ وتاری مامۆستا سەید ئەحمەد خۆشە ئەڵێ حاجی فڵان ئەوەی چاک کرد مامۆستا مدەڕیس فڵانەکەس وایە ئەوەی مادەم ئەم لە ناخۆ ئەمەی پێ نییە ئەوە کە باسیەکەن ئەوە وا نەزانی دیتر ماڵیکە اینجا پیرەکانمان مامۆستا گیرۆدەی یەکشت بوون بە ئیجازەتان مامۆستا سەید ئەحمەد هەرچی ژن و پیاوی پیرێ ئەڵێ لە سەلبی سەلەمەرگە ترسم سەلبی سەلەمەرگ یعنی لەو کاتە گیانم دەرەچێت خوای گەورە مۆرێ بدا لە من بۆ جەهەنم کاکە وەڵڵا هەر کەسێ سەریرەی پاک بێ و لە ئەوەڵە باش بێنێتی تا ئەوێ خوا ئەوەنە زاڵم نییە نەعوذ بیلا لەوێ سفری بۆ دابنێ هەرگیز یەکێ بە من وتی تۆ ناترسم بە گەورەی خوا هەرگیز لە سەلبی سەلەمەر ناترسم وتی بۆ وتم بە قورئانی عەزیم لە سێ ابتیدایی نوێژەکەم لە شەشی ابتیدایی خەڵک فێری قورئان و دینەکەم وەڵای هەرچیم پێ کراوە لەسەر خوا پێم کراوە یعنی من ئەوە نەبی عەقڵ بە میسال بڵێم خوا سەلبی سەلەمەرگ مەکە وەڵای خنجم جێ ئاوارم وەلای خوا پێغەمبەری خوا ئینشاء الله شوێن بەخوا ئەوە گومانمە بەخوا بە شەفاعەتی پێغەمبەری خوا نابێ ئەو لایش لە لایش بڕوقین مامۆستا ڕاست سلام علیکم یا ربی جەنابی مامۆستا ئەحمەد. وەڵام میژەڵێم مەگەر ئینسان بەختەوەری دنیا و دوا ڕۆژێوێ بێ ئاگای لە نیەتەکەی بێ بەڵام لەگەڵ نیەتەکەشا کردەوە ئەسان هەچەند نیەتەکەشی باش بێ بەس کە کردەوەش بە عەمدەن بە ناشەرعی بە سەوابی تیانە بێت بۆیە زانەکان فەرمیان اللهم إني أسألك الإخلاص والصواب هەبێ هەوڵ بە کردەوەکەشی بە گوێرەی شەرع بێ نەکرد بە ئەوەی کە بڵێ نیەتم باشە بۆ کۆتایی پێ بێنێ. دەستخۆش بیا خۆ بەڕێز مامۆستا عەبدولحەمید. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای هەموو نوێژێکی بەیانی ذیکرێکی خوێنووە اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا داواکردن لە خوای گەورە کە خوا کردەوەکانمان وەرگرێت چونکە إنما يتقبل الله من المتقين بۆی کە لە زانانی سەلەف دەفەرمێ ئینسان لە ژیانی دنیا نەڵێ چیم کرد و چیم کرد و چیم کرد بەڵکو ئەوەنەی کەلەی وەرگیراوە ئەوانە مهمە ئێمەش داواکەین لە خوای پەروەردگار خوای گەورەی خاصمان پێ بڵێ. بەڕێز جەنابی دکتۆر سەید ئەحمەد. والله لەم بابی ڕیا و ئەم شتانە حەزەکەم ئازیزان و خێرخوازان بیر بێنمەوە قیلوقالی خەڵک و شەرمکردن و ناوبردن و ئەمانە ویان لێ نەکا بسڵەمێنەوە خێر نەکەن و سەدەقە نەکەن لەگەڵ ئەم دەستگای ئەعلامیانە کە مەڕاستی شکۆ و سمعەی کورد و کوردستان و خەڵکی دیندار و حاجی و شێخ و مەلا هەمومانە هەروەها دەستگای خێرخوازیەکان باشترین جیهت کە سەدەقەی پێ بکەن و چاکەی لەگەڵکەن و زەکاتی بدەنێ ئەم فی سەبیلی اللهە کە میزاقی فی سەبیلی اللهە ئەم دەستگای ئەعلامیانەیە کە لەوە چ خەڵک خەوفا من لەومەتی لائیم ئەو ضربەتی ئاثم وەکو ئەوترێ
تۆزێ بسڵەمنەوە یا شەرمکەن یا دەست یارمەتی ئەم خەڵکە نەدەن کە ئەم علامەی دروست کردووە کە ئەتوانێت خۆتوی مزگەوت و میرمەر نەقڵکە وەعزی مامەچەکان بگواجێتەوە بگاتە هەموو دڵێ هەموو ماڵێ هەموو مەتوەقێ هەموو خوێنوار و نەخوێنوار و گەورە و گشکەیەک ئەم جیهازە گەورە نیعمەتێکی خوایە ئەم نعمەتێش ئەبێ پشتی بگیرین و فریشتە و مەلائیکە و ئەمانە نین وئیلا ئەبێ بە ماڵ و بە ئەو زەکات و شتە ئەمە باشیر مەجالە بە تایبەتی ئەوەی کە نێرا بۆ غەزە ئەوە بەڕاستی شەریکیە لە جیهادی فی سەبیلیلا لەو هەموو شکۆ لەو هەموو دەستکەوتە لەو هەموو مەژدە کە تۆماران کە بۆ ئومەتی ئیسلام کە هەزارها خێر و جیهادی و فتح و فتوحی تریشی بەدوایە چەند خۆشە خەڵکی کوردستان شەریکی دەوڵەمەندەکان و خێرخوازەکان و دەستگا باشەکان شەریکی ئەو ئومەتی ئیسلامە بوون لەو خێرخوازیانە لێرە و لەوێ بە ئاشکرا و بەنهێنی داواکەم خوای گەورە لە هەمیانی قبول کاو و ئەو بوارە تێر و تەسەلکەن ئینشاءڵڵا بەبێ شەرم ئەوە هەمووی بۆ خوایە نەڵێن ئەوە ڕیایە و ئەمانە هیوای شەی ئەڵێ ئەبێ بەدەستی وەکو حەدیثەکە تنفق يمينه وما لا تعلم شماله ئەوە بە هەموو لە شەکە نییە خوا فەرمێ إن تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم فهو خير لكم لبيش باسي أشكرا علنية يعني أبو شيء مثلا من بني حديث أو يتلي بالكين لبر هو براسي أبي شد باني محمد بشي خوشة أشكرا صدقش بأشكرا خوش سپاس دەکەم خوا پاداشتان داتە یا ڕەبی لە کۆتایی ئەو بەرنامەیەدا کە باس لە نیەت بوو منیش دەڵێم اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه بەڕێزان خۆشەویستان بەو قەدەرە و بەو ئەندازەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەو جارەشمان لە بەرنامەی پەیامی دڵان تا ئەڵلقە و تەوەر و بابەت و باسێکی تر بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته